یانەی سیروانی نوێ لە خولیابی کوردستان بردنەوەیکی گرنگی بە سەریانی پیشەسازی میوانیدا تۆمار کرد. یاریگای زانکۆیە لە شاری سلێمانی لە کەشوهەوایەکی ساردا ئامێزی بۆ میوانداریکردنی سیروانی نوێ لە یانەی پیشەسازی کردوتەوە. تیپی خاوەنیاریگە هەر لەسەرەتەوە بە فشار و هێرش دەستی بە یاریەکە کرد. لە خولەکی 32 سۆران عەبدوڵڵا گۆڵی یەکەم و پێشکەوتنی سیروانی نوێی تۆمار کرد و نیوەی یەکەم بەو تاکە گۆڵە کۆتایی هات. لە نیوەی دووەمدا سیروانی نوێ فشار و هێرشەکانی زیاتر کرد. لە خولەکی 63 عەبدوڵڵا ئەمیر بە هەڵە لەسەر خۆیان گۆڵی دووەمی بۆ سیروانی نوێ زیاد کرد. پاشان دیار عەلی لە خولەکی 68 پاش هاتنە ناوەی وەک یاریزانیە دەگ ئەنجامەکەی بۆ سیروانی نوێ کردە 3 گۆڵی بێوەڵام. پاش تۆمارکردنی ئەو 3 گۆڵە یاریزانانی سیروانی نوێ تا ڕادەیەک لە یاریەکە سارد بوونەوە و لە ئەنجامی یاریەکە تا ڕادەیەک خۆیان دڵنیا کردەوە. بەڵام یانەی پیشەسازی وەڵامێکی توندی هەبوو. لە خولەکەکانی 89 لە ڕێگەی ئەژی ئومێد و بارزان حەیدەرەوە 2 گۆڵیان تۆمار کرد و جیاوازیەکان بۆ تاکە گۆڵێک کەم کردەوە. دواتر پیشەسازی نزیک بوو لەوەی ئەنجامەکەش یەکسام کاتەوە، بەڵام سەرنجام سیروانی نوێ بە 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ سەرکەوتنی دەستەبەر کرد. ئەو گۆڵی کە لە خۆمان تۆمار کردووە جەزایەکە کاریگەری تاوەتاوی لەسەر یاریەکە هەبوو کە زۆر وازە ئەجەزایەکە هیوادارم یەکی تۆ بێ کوردستان ڕوونکردنەوەی لەسەر بدا و دەستخۆشی لە نابژوانیش دەکەمەویش هەڵە دەکات و زۆر ئاساییەک لە نابژوانە باشەکانە بەڕاستی. بەڵام ئەو ئەختایەوەی لە ئێمە کرد ئەرچی ئێمەی قورس کرد ئەجینا 2 گۆڵمان هێناوە. ڕاستی یاریەک بوو لە ئاسی تاکتیکی و لە ئاسی هوەریە لە ئاسێکی بەرزا بوو. یارێکی کراوە بوو چ بۆ ئێمە چ بۆ ئەوانیش چکە ئێمە ئەوەی ڕاستی بێ بۆ سێخاڵی یاریەکە یاریمانە کرد ئەوەش بوو هەدەفەکەمان پێکا یعنی چەند هێرشێکی ڕێکخراومان خستە سەر یانەی پیشەسازی ئەو بوو لە ئەنجامە گۆڵەکانمان بەرهەم هێنا بۆەوەی کە لە ئاخیرە بەڵێ یاریزانەکان تۆزێک ئیهمالیان پێ دیار بووانە زانی یارەکە کۆتایی هاتووە ئەو بوو لە دەقانی ئاخیرە یانە پیشەسازی توانیان 2 گۆڵمان لێ تۆمار بکەن. ئیشەڵا ئەمە ئەبێ بە دافعێکی باش بە دەرزێکی باش بۆ یارەکانی داهاتوو کە تۆپی پێ گۆڵ نییە تەنها 90 دقەیە چونکە گۆڵەکەیت بەبێ نابێ ئیهمالی تیا بکەی هەتاوەکو ئەو کاتێک کە یارەکە کۆتاییەت. بەو شێوەیە سیروانی نوێ کۆی خاڵەکانی گەیاندە 20 خاڵ و ڕیزبەندی 8ەمی خولی نایابی کوردستانی گرتووە. لە بەرامبەردا پیشەسازیش بە هەمان ڕێژەی خاڵەوە لە پلەی 9ەم دەبینرێت. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.